بۆ جارێکی تر هەولێر کەوتەوە ژێر ڕەحمەتی دابارینی باران و بە کۆی گشتی دابارینی ئەمساڵ 272 ملیم باران تۆمارکراوە. هەرچەندە پارێزگاری هەولێر ئاماژەی بەوە کرد بەهۆی ئەوەی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی لافاو بەباشی کاریان لەسەر کراوە، بۆیە ئەمساڵ هیچ جۆرە لافاوێک ڕووی نەداوە. دەستخۆشی لەسەر جەم لایەنە ڕاستپێردراوەکان و فەرمانگە پەیوەندیدارەکان دەکەم کە هەر هەمووی بە دروستی کارەکانی خۆیان کرد و لە شەو ڕۆژدا لە ئێشک گری بوون. سوپاس دەبۆ خودای گەورەش کە هیچ حالەتێکی ئەوتۆ ڕووی نەدا وەکو ساڵانی ڕابردوو کارەساتی لێ بکەوێتەوە. دوای چەند کاتژمێرێک لاوتەی پارێزگاری هەولێر باران دای کرد و بە کەمتر لە 20 خولەک لە 11 گەڕەک و شەقامی هەولێر لافاو دروست بوو. لە بازاڕی سەیداوەی هەولێریش 13 ئۆتۆمبیل نغڕۆی ئاو بوون و 35 ئۆتۆمبیلیش لە گەڕەک و کۆڵانەکانی دیکەی هەولێر بەهۆی لافاوەوە زیانیان بەرکەوت. ئێمە وەکو بەرگری شارستانی لێرن لە بەلەجیاتی کۆ شوێنەکان کێمە 11 گەڕک ئاریشمان نەبوو. ئاریشەکان بە شێوەیەکی جوزی کەم و بە شێوەیەک ماڵێک بووە یان هەندێک بۆ شەقامە گشتیەکانمان، شەقامی پیرمام هەولێر، شەقامی شۆڕژ لای جێسی شۆڕژ کە لەوێ 16 ئۆتۆمبیلمان قاس کردووە. لافا و هەڵکشان و پەنگ خواردنەوە و با بڵێن پەنگ خواردنەوەی ئاو ئاریش دروستکردنە ڕێگا سەرەکیەکان وەکووتمان لە پیرمام و شۆڕش و ئەمانە لە هەندێک جێگای تر تەنها لە دەرەوە شاریشمانە بوو، لە دوێشەوە لە خەباتمانە بوو. بەیانی ئەمە لەوێ ڕاهاتینەوە. خاوەندوکان و کەسبکارانی سەیداوا لەو دۆخەی سەیداوا نیگەران و دەڵێن هەموو ساڵێک 2 بۆ 3 جار ئەوە حاڵی ئێمەیە و بەرپرسانیش دێن و تەنها سەیری دۆخەکە دەکەن و چارەسەری ڕیشەی ناکەن. کاسبکارێکیش دەڵێت بەهۆی دروستکردنی بازارێکەوە چەند ساڵێکە ئاوامان بەسەر دێت. هەتا ئەو شەریکە نەکرابوو ئەو ئاوە لێرە نەبووە. نەخیر هۆکار ئەو شەریکەیە ئەو خەرکە و زەرە من بووە. ئەدی هۆکار چییە؟ هۆکارەکە ئەو شەریکەیە هیچ کە لەگەڵ فەرم و ئەگەر چارەسەری بدی تابایەوە دینگەیدا نەدەنا. ئێوە چییە؟ ئێستا بەس ئەمن دەمەوێت تێبگەم ئەو هەموو دینگە چیە تو گرتیتت؟ ئەخە لۆ چت گرتی با تێبگەیت؟ ئێتو بەربەستی ئاوەکەت لە من گرت. یعنی ئەمن هەموو ساڵێ 50 لە قەشێ زۆر لە قاق لە پێناوی زەرگەی کاک لە پێناوی چ؟ ئێدە وەڵڵاوە بیلاوەت لای 20 ڕقم زیاتر ڕۆیشت. باشە ئێ بەس چ بکە؟ 2006 لێرانیدا هەموو سارە ویشیمەیە. هەموو سار 2 ئەو ئاوە ڕوو دەداتەوە. ئەو لاپاوە دێتنەوە چ بڕک بەخواتوی لە شێسی ڕادێتن لە لەنگی ڕادێتن لە گرکەندی دەسێت تاقان ئەو هەموو دێتی وێرانە. هەولێر ئەم ساڵیش بێبەش نەبوو لە دروستبوونی لافاو. هەرچەندە لایەنی پەیوەندیدار دەڵێن کێشەی لافاومان چارەسەر کردووە، بەڵام لەگەڵ هەر بارانبارینێکی بەخۆڕ کێشەی گەڕەک و کۆڵان و بازاڕەکان زیاتر دەردەکەون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.